بیرێنەوەی ئێستا شیواشۆک ئەگەر لە دەست عێراق بە ڕەنگە 150 ساڵی دەخایەن عینی بیرەنەوتی ئەخڕخۆ بیرەنەوتەکانی بابە گۆرگۆر کاتخۆی هیرۆدس کە هات تا ئەو منتقی لە خەڵکی پرسیە گوتێرەوە ئاگرەتیا خەڵک نەیانزانیا ئەو یە گوتی چاکە یە گوتی فلان ئەوە یە گوتیەوە لە دوای ئەوەی فلان شێخ مرد و ئەوە پەیدابووە نەیانزان ینی لە هەینەوە نەود لە کوردستان هەیە هەر ئەگەر سینۆ هەتان خوێندبی شتێکی زۆر عەجایب باز دەکات دەرێ چرایەکانی ئەسکەندەرونی ئەو کاتی ینی پایتەختی فیرعەون دەرێ ڕووناک دەکرانەوە بە زەیتی دوو شوێنان یەک لە باکۆ یەکیش لە باسی نەوتی بابە گورگور دەکات دەرێ لەو دوو شوێنەی نەوت چووە لە بۆ ئەوەی لەو کاتیەوە بەڵام بەڕەسمی لە ساڵی 1970 یان لەو ئەوەی دەست پێ دەکات نەوتی کورسە لەو کاتیەوە نەوتی کەرکووک دەڕوا تا ئێستا هێشتان هەر ماوە ینی بزانین بەرپرسانی مە قیادەکانی ئێمە دەست لە بۆ هەر بیرێکیان بریە تەر توێرانیان کردێ ئەجا کە دەریشیان کردێن میلەتەکە ینی خێرەکی نەدیتێ ناخۆشترین قسە لەو فترێک کە هەمومان جێمان لێبوو قسەی سەرۆک کۆماری تورکیا بوو کە ڕووی لە میلەتی تورکیا کرد گوتی ئەمێن بە نەوتی شیمالی عێراق نیوەی ماڕەکانی تورکیام گەرم کردەوە بە غازەکەش نیوەکەی تری گەرم دەکەم ئەو کاتی کا و قسەی کرد هەموو ماڵەکانی ئێمە سارد و سوور بوو کلیپتۆکراسی واتە چەتەک حکومڕانی چەتەکان واتە چەتەکان خۆیان حاکمن خۆیان ئیتیفاقەکەن خۆیان عەقد دەکەن خۆیان مەحکەمەن خۆیان ئەوەیەکەن بۆیە تۆ خەڵکی ئەکاتی میوان زۆرە بەڵام قەرار بەدەستی ئەگەر نا لە بنی وەرگە ئەو وەزیری سامانە سوشتیانەی ئێسا یەکێکە لە عەلامەکانی نەوت لە هەموو عالەمە بەڵام ئەو ناتوانێت قەرار بە ئەو لە ڕووی علمیەوە ئەوە شەرحەکە ئەوە شەرحەکە من دوو سێ جار تووشی ڕوبەڕووبوونەوە بووم لەگەڵ یا تێگەشتم هیچ دەسڵاتی ئاشتی هەورامیش زۆر زیرەک بوو ها بەڵام ئەوان ئەویان لێ تۆ خەیاتێکی زۆر باشەیە ئەچی بۆ لای ئەڵێ ئەم جلەم ئاوا بۆ بدوورە خۆت داوات کردو قۆڵەکەی لێرە بێ یعنی خەیات چی بکە ئەمەی دۆخینە نا وڵاتە پڕە لە کادری باش بەڵام ئەمان یەک دوو برادەریشتی سوودی ئەم پەرلەمانە چییە سوودیەوە چییە ئەمان وایان لێ کرد بە بەرنامە بڵێن پەرلەمان هیچ بەهای نییە بۆی خەڵک نەچێ بۆ دەنگدا ئەمڕۆکم پسپۆرێکی قانونیش دەمەوێت قسە بکەم سەبارەت بە مادە 11 و 111 و 112 دەستور باشە ئێمە دەبێ نوێنەری یاساییمان هەیە لە پەرلەمان کە بەڕێز ئەندام پەرلەمانەکانن و کۆمەڵێک ڕاوێژکاری یاساییشمان هەیە و دوو ئەندامیشمان هەیە لە دادگای اتحادی کە کوردن باشە پێش دەرچوونی ئەم بڕیارە کە لە دادگای اتحادی دەرچێ بۆ ئەم دادوەرە بەڕێزانە بۆ ئەو ڕاوێژکارە یاساییانی کە لە پەرلەماندان لە حکومەتدان نەهاتن مەترسی ئەم بڕیارە ڕوومکەنەوە بۆ خەڵک لە کاتێکدا بەپێی یاسا و بەپێی دەستور بڕیاری دادگای اتحادی بڕیارێکی دەستوریە و بڕیارێکی یاساییە ئێمە بمانەوێت و نەمانەوێت و پێڕازی بین و پێڕازی نەبین قوەی قانونی هەیە و دەبێت جێبەجێ لە 2010 بوو یان 11 بوو بیزەبت نازان بەس ئەو کاتەی مام جەلال و ڕوحی شار بێ کاک مەسعود سوکانەکەیان بادا ئەو ڕۆژە من لە فکرمە کەمال چۆمانی وەفتێکی هینا وەفتێکی نەم لە پەیامنێری ستاندەر بووم کەمال چۆمانی وەفتێکی هینا وەفتەکەەوە بزانم فەڕەنسی بوو ئەمریکی بوو وەنە وەفتێکی هینا ئاگادار بووم مامۆستا گوتی ماڵمان کاول بوو وەرە مامۆستا هەر لە فکرمە ئەو زیینە ساڵی 1998 زانایەکی فەڕەنسی ئیشارە بە ئیبداعەکەی ناکەم ئیبداعێک دەکا کە تا ئێستاش لە عالەمە ماوەتەوە کانزایەکی دۆزیوەتەوە کاتێک فەڕەنسا میسر داگیر دەکات بۆ سەفەر دەچێتە ئەوێ نەخۆش دەکەوێت لە گەڕانەوەی باخیرەکەی تێک دەچێت لا دەداتە ئیتالیا دەیگرن 21 مانگ لە سزنی ئینفرادی دەیهێڵنەوە ناپلیۆن ئیتالیا داگیر دەکات لەسەر ئەو زانایە بەڵام کوردستان احتیمام بە خەڵکی پرۆفشناڵ و ئەکادمی نادەن